فەرحان شکوور هێرشبەری بەتوانە و دیاری کورد بۆ یاریەکانی خولی نایابی کوردستان پەیوەندی بەیانی برایەتیەوە کرد. فەرحان لە ئێستادا یاریزان یانەی نەفتی شاری بەغدایە، بەڵام بەهۆی وەستانی خۆلی عێراقەوە لە هەولێرە و ڕۆژانە و مەشەکانی لەگەڵ یاریزان یانەی برایەتی ئەنجام ئەدات. هەر بۆیە تا دەستپێکردنەوەی خولی عێراق یاری بۆ یانەی برایەتی دەکات. فەرحان شکوور پێشووتر لە چەندین یانەی گەورە یاری کردووە لە خولی نایابی عێراق وەک سلێمانی و هەولێر و نەفتی وەسەط و نەجەف و نەفتی بەغدا. ئەمە جگەلەوەی لە خولی کوردستانی ژیاری کردووە و لە دواوەرزی لەگەڵ یانی هەولێر بووە پاڵەوان و خۆشی بۆ گۆڵکاری خولەکە. ماوەیەکی زۆرە دابڕام لە دەوری کوردستان، یانی چەند ساڵێکە یاریمان نەکرد. ئاخر فترە یاریمان کرد لەگەڵ یانی هەولێر بوو کە توانیمان نازناو بەدەست بێنین. وەکو خۆتان زانن دەوری عێراق یانسی وەستاوە لەبەرە و مشکلانەی کە ڕوویداوە لە عێراق. نازانین یانی نادیارە دەوری کەی دەڕوا کەی دەست پێ دەکا. ئێمەش وەکو یاریزانەکان ئەم فترەیە دانووسین، یانی نە ئینتقالات هەیە کە بتوانین بڕۆیتە دەرەوەی وڵات یاری بکەی. یانی فترەیەکی زۆری ماوە، تقریباً 2 مانگی ماوە عینەن مانگونیە بۆ ئەوەی کە بتوانی ئەگە بتوێ بڕۆیتە دەرەوەی وڵات یاری بکەی، مەسەلەن بۆ دەورەیەکی خەلیجیەکان هەر کاتی دەوێت، یانی ناتوانانی. ئەم فترەیە دانووستوین. بەڕاستی من یانی برایەتی یانی چەند جارێکیش هات لەگەڵ یانە مەسەلەن هەمویان برادەر و یانی بەڕاستی هەموو شتێکیان ئەگەر مەسەلەن ئەو فترەیە لە ماڵ دەبووم هاتم لەگەڵ یانە ڕاهێنەرم دەکرد و ئەم شتانە. من وەکو پێویستی دەزانم کە ئەم فترەیە لە ماڵم کە بتوانم یانی خزمەتی ئەو یانەیە بکەم. بەڕاستی یانێکی خۆشەویستە لەسەر دڵ من، چونکە ئەم فترەیەشە ینی وەزعیان باشە لە دەوری. هیوادارم بەردەوام بن، هیوادارم مەسەلەن بتوانن وابزانم دەوری نازناویان نەبردووە. ئەگە بتوانین مساعدەیان بکەین ئەو چەند یاریەیە کە لەگەڵیانتان نازانین. ئێمە مەسەلەن یاریەک دەبێت، 2 یاری دەبێت، حتاکو مەسەلەن دەوری دەست پێ دەکەم. من ئەم فترەیە لەگەڵیان دەبم، ئینشاءالله بتوانم خزمەتێکیان بکەم. هجووم مطالبە کە گۆڵ تۆمار بکە و منیش یانی کەوان مەسەلەن پانیان بە من داوە کە بێم یاریان بۆ بکەم، بە تاکید کەوا مساعدەیان بکەم، نەک مەسەلەن بەس ناویە کاتەوە بۆیان یاریان بۆ بکات و بڵێن تەواو ئەم یاریزانەمان هێناوە. دەبێت تۆش خۆت یانی مەسەلەن ئەوە نیشان دەی بۆ خەڵک کە تۆ هاتیت مساعدەی و فەریقە بکەیت و بتوانی یعنی بە ئەنجامیش مەسەلەن ئیسفادە لێ بکەن. هیوادارم خۆم مۆفەقم کە بەڕاستی ناتوانانی مەسەلەن ئەوە بڵێ کە مەسەلەن یاریزان هەموو یاریە بتوانێت چەند گۆڵ دروستکە یان گۆڵ بکاتەوە شتان. ئەمە تۆفیق لای خوایە. هیوادارم کە بتوانم یانی ئەو خبرە بەڕاستی هەموو یاریزانەکان زۆربەیان یانی یاریزانی لاون، یانی ماعەدە کاپتن سەرهەنگی لێ دەربکە. یانی هیوادارم ئەو خبرەیە کە هەیمانە لە دەوری یاریمان کردو پێشتر بتوانین پێشکەشی ئەو یاریزانانەی بکەین و بتوانین مۆفەق بین لەگەڵیان. یەکێتی تۆپی پێی